بەیاننامەکەی ئێمە باسی لەوە کردو کە ئێمە ژوەک و قوتابیانی تر کە ئیمتیحانی کۆتایی ساڵ نەکەین و یعنی نەچینە هۆڵەکانی تاقیکردنەوە لەبەر ئەوەی کە ئێمە ژوەک و هەموو تەلەبەکانی تر معارزی ئەوەین کە تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بین لەبەر ئەو هۆکارە ئێمە داوامان کردووە کە ئەم ئیمتیحانەمان بۆ نەکرێ و وەرزی یەکەممان تەنها بۆ حساب بکرێ ئەگەر بۆ پێ بێ ئەگەر وەزارەت جوابمان باتەوە ئەوە کارێکی زۆر باشەکەم بۆ ئێمە چونکە ئێمەش وەکو هەموو تەلەبەکانی تر معارزین بۆ نەخۆشی ینی ئەگەر ئەوان معارز نەبن خۆی ئێمە معارزین کاکە ئەو ئیمتیحانەکە لەبەرەوەی تووشی نەخۆشیەکە بێ ئێمە خۆ ئەنتی کۆرۆنامان نیە ئێمە قۆناغی پێنجی پەیمانگاکانی سەر بە وەزارەتی پەروەردەین ژمارەمان تقریبا لە سلێمانیا ئەوەی ئەمڕۆ کۆبووینەوە نزیک 8 پەیمانگا بوو بە نوێنراتی تەلەبەکان مەجموعەی تەلەبە کۆبووینەوە و ئەو بەیاننامەمان بڵاو کردو کە داوای ئەوەمانە کرد تەنها وەرزی یەکەممان بۆ حساب بکرێت بڕیاری ئەوماندا کۆبینەوە و بتوانین قسەی خۆمان بە وەزارەتی پەروەردە ڕاگەێنین کە لە کاتێکە ئێمە لەم قۆناغی پێنجیاین بتوانین داخلی ئیمتیحانەکان نەبین چونکە لە ئیمتیحانەکانە دەرەجەی باشمانەوێ بۆ نمونە ئێستا ئێمە لەم کۆرسەیە ئەبێ لەسەر 80 دەرەجە ئیمتیحان بکەین کەوا ئەگەر من پرسیارێ هەڵاکەم لەوە چێ 4 دەرەجە لە من بڕوە بەڵام ئەگەر من هەردوو کۆرسەکەم بخوێندایە ئەو کاتە من لەوا چوو دەرەجێ یان شتێکی لەو بابەتەم لێ بڕۆشتایە ئێمەش بۆیەوە کۆبوونەوە بۆی بتوانین پامی خۆمان بگەین و ئێمەش وەک مەرحەلەکانی کە بتوانین معارز بین بۆی کە نەچینە ئیمتیحانەکان و سمیستەری یەکمان بۆ ئیمتیحان